لەسەر ڕاستخواردەی بەڕێز بەڕێوەری گشتی تەندروستی پارێزگای هەڵەبجە لەگەڵ هاوڕێیانم لە تیمی تەندروستی ئەمڕۆ پێمان باش بوو کە کۆمەڵێک هاوکاری کە ئەوەی کە گرنگە ئاماژەی پێبم لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتی و ڕێکخراوە ناوخۆیی و بیانەکانەوە کە بەدەست تەندروستی هەڵەبجە گەشت بوو ئێمەش وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە پێمان باش بوو لەگەڵ برایانمان لە کوردانی سووریا و لە کوردانی تورکیا هاوبەشی بکەین بۆ بەشێک لەو پێداویستیانەی کە بە شێوەیەکی خێرخوازی وەرمانگرتووە بیانێرین بۆ ڕۆژاوا و بۆ برادرانی تورکیا ئەوەی کە ئێمە وەکو تەندروستی ئەمڕۆ هێناوانە هەفتاویەک عەرەبانە و ڕەوڕەوەیە بۆ مناڵ و بۆ گەورە و بۆ کەم ئەوانەی کە برینار بوون لە کاتی بوومەلەرزەکە لە هەمان کاتا 150 بەتانی هێناومانە وەکو بەدلە 1000 جۆر بەدلەمان بۆ هێناون 1000 عینەک فەیشێڵد 3000 دانە گەچ کە لە ئێستادا زۆر زەرورە 450 دانەمان هێناوە گاون 1000 دانەمان هێناوە قەرینەی فلاجیل 500 دانە حەبی ئەلەرمین بڕیدە 1000 دانە حەبی فیفۆل کە لە ئێستادا بۆ بریناران زۆر زەرورە و بۆ ئەوانەی کە تووشی برین بوون بەکارێنرێ 20000 دانەمان هێناوە و بە ناوی تەندروستی هەڵەبجەشەوە پرسە و هاوخەمی خۆمان بۆ سەرجەم ئەو هاوڵاتیان خۆشەویستانە دەرەبڕین کە وەفاتیان کردو و هاوخەمیانین ئەمە بەشێکی کەمی ئەو هاوکاریانەیە کە وەرمانگرتووە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە پێمان باش بوو کە هاوبەشی بکەین لەگەڵ برایانمان کە تووشی ئەم کارەساتە بوون و سوپاسی هەموو لایەکانەکەنی دەستان خۆش بێت.